دانیشتوانی ژمارەیە گوند هاتوونەتە بەردەم بینەی پارێزگای سلێمانی گربوونەتەوە بەرامبەر ئەوەی کە لە ئێستادا زەویەکانیان دەدرێ بە فەرمانبەران و دابەش دەکرێت ئەوان لێرەن سڵاوتان لێ بێ ئەم کاتەوە باش ئێوەکو دانیشتوانی شوێ هاتوونەتە ئێرە داواکاریتان چییە؟ گوندی قەمەرتری کاکە گوندی قەمەرتری چیان بێوە وتووە؟ هەموو گوندەکان ئێستا بۆ نورە ئەو سنوورە چەند گوندێکی تایە حکومەت بەتەمایە دەستی بەسەرا بگرێ ئێمەش داوای ئەوەکەین یعنی بەڕاستی ژیانمان لەسەر ئەوەیە هیچ توانایەکمان ینی ئەوە نییە کە تۆ دەستی بەسەرا بگریت و بی بە مۆزەفین و هیچ چێشی وان ناکات ئێوە ئاگادار کردەوە سەر بابەتە وەڵا ئەوە دەمێکە تقریبەن سێ چوار مانگە بێت ئێوە هەڵوێستان چییە بێت ئەستا وەڵامی چیتان دراوەتەوە هەڵوێستەکە ئەوەیە داوایان لێ کردوین کاکەژ عەرزانە دەستی بەسەراژیرێ و وەکو قەرەبوو ئەڵێ لە سا سێ قەرەبووی هەیە جا لە سا سێ ئێمە بەڕاستی زۆر مەخدورە بین دەوێ ڕازی نین بۆ وەزا زۆر سپاس بە بەڕێستان ڕوبەری زەویەکەی تۆ چەندێکە کاتێکە دەستی بەسەراژیرێ زۆرمان بەرەکەوێت تقریبا نزیکەی 50 بۆ 60 دوانم بەتەنیایی ئێمە بەرەکەوێت بەگشتی ئەو گوندی ئێوە چەند دوانم بەرەکەوێت بۆ خۆیان بە تەفاسیلی نازانم چەند دوانمێکە بەس زۆرە یعنی بیکەی بە دوو بەشەوە بەشێکی ڕێکی زەویەکانمان بەر ئەماکەوێت قەرەبوو حکومەت داگیریەکات لای پەیوەندیدار چی پێوتون تا ئێستا بڕات بێت تا ئێستا بە ڕسمی نەهاتون بڵێن وەڵاهی وەرن ئەوە ئێمە حەق و حقوقی خۆتانەیە نیێ و چیتانەوێ بەسەر چاو یعنی حکومەت خۆ دایمە دەستی خسۆتە ژوور سەری و ئەبێ ئێمە بچین بۆ لای حکومەت نەهاتووە بێت دێ بە دێ بگەڕێ بڵێ وەرن کاکە جان ئێوە وەکو خەڵکی ئەم گوندانە کە مەغدورن کە حەقی خۆتانە کە ئێوە چەند ساڵە خزمەتی پێشمەرەتە کردووە کە خزمەتی ئەم میلەتەتان کردووە بێن وەرن قەرەبووتان بکەینەوە یعنی حسابمان بۆ ناکەنی حسابێک نییە بەخوا بڕواتان بێ هیچ حسابێک بۆ خەڵکی ئەم گوندانە نەکراوە ئەوەی حساب بڵێ نەکراوە بۆمان هەموو گوندەکانمان سووتنراوە ئێستا لەسەر بە بیرەوەری خۆم جارێ سووتنراوە بە بیوەری باوکم سێ جار سووتێنراوە ینی معنایەتیانی ئێستاش بێن هەچی ئەو دیانەیە داگیری کەنەمە چییە بە ناوی ئەوەی کە تەوزیعەکەن بەسەر خەڵکی مۆزەف و فەرمانبەرانە لاریمان لە مۆزەف و فەرمانبەر نییە سەر چاومان سەرمان ئەوانیش میلەت ئەوانی کەسوکاری ئێمەش هەر کەسوکاری ئەوانی ئەگەر بابزانین حکومەتی هەر ئەوانە بەتەنیا ئەمە جیایە ئەی حکومەتی ئێمە نییە ئەی نابێ خەربوو یەکمان بکەنەوە کەوا بێ شایستە بێ پیاوێکی پیر بەتەمەند سەیرەکەی ئێستا زەویەکی بەدەستەوەیە 20 دوانم 30 دوانمی بەدەستەوەیە باشم 30 دوانمی بەدەستەوەیە کار و پیشەی ئەوەیە فەلاحەتیە مەرداریە ئێستا سوێن بەخوا زەلام هەیە 50 دەفتەر دۆلاری بیتێ یەک ئیشی کە نازانێت لەم شارەیە غەیری مەرداری و فەلاحەتی نەبێ هەر بە جدی فێری ئەوە بووە کار و پیشە و مێنەی ئەوەیە تۆ دوای ئەم زەویە و لێوە بژیرێتەوە چیشێکە زانی بڕواکە یەکیش نازانم غەیریەوە یەک ئیشی کە نازانی ئێمە لە باو باپیرانمانەوە وەکوتم ئەمانەمان بۆمان تۆ زەویانە باپیرم والیدی 900 ئەم زەویەی هەبووە نەحکومەت دەوڵەتی عێراقیش دروست نەبووە بڕات بێ نەکرد دەوڵەتی عێراقیش دروست نەبووە کە ئەو زەوی بەدەستەوە بووە یعنی بووە ئەو بووە بە حکومڕانی بەسەر زەویەکەی منەوە من نافم نەبێ داوای زەویەکەم بکەم نابێ داوای بکەم با بێت وەکو حکومەت سەرچاو سەرمان بابێ کاکە ژیان بانگمان کا قەرەبوویەکی باش کەوا بێ پێی بژین ئێمە بەڕاستی هەموو کار و کەسەباتمان لەسەرەوەیە باش ئێوە چەند دانیشتوو چەند گوندن کە زەویەکەتان بەر ئەو پرۆژانە ناکەوێت بخوایە زۆرین چۆن ئێمە سۆتکە بەرکەوتووە سوورگای سەروە سوورگای خوارووە قەمەرتلیە دەکانی خواری شۆ بەخوا بیست نازان کانی منمە دارتووە ئەمانە هەڵەوانان کایکەنیش وابزانم بەرەک کایکەن و شتەکەش وازان بەرەکەی بەخوا وەکو بیستومە بەس بە تەفاسیلی نازانم بەرکەوتووە بەخوا نازانم بەس ئەمە ڕاستیەکانە دەستەکانە خۆش بێ بەڵێ ئەوەی کایبینن لێرە ژمارەیەکی زۆر لەو دانیشتوانی ئەو گوندانە لێرن کە ئەمان هاتوونەتە ئێرە دانیشتوی شوێنیەوە مامەژیان کانی مەرمی چەندێکە بەرەکەوێت وەڵا هەمووی بەرەکەوێت چەند دوان مام هی هەموو دیەکە بەرەکەوێت لەوانێ هەزار وەکو خۆم من هەبەتەنیا هی خۆم نییە هی باو باپیرمە تقریبا لەوانێ 200-300 دوانمان بەرکێ باشەکەم زەویانە لێ وەرگیرێتەوە چ شتێکە توانی بکەیت چ ئیشێکە توانی بکەیت ئەگەر زەویانە لێ وەرگیرێتەوە کە زەوی وەرگیرایەتر ئیش نامێنێ لەو دێهاتانە لە هیچیان نامێن چۆن بژێوی ژیان دابی نەکەی وەڵایەتر نازانم
کەینە سەر جادە. دەستەکانێک خۆش بێ بەڵێ ئەمان هاتووەتە بەردەم بینەی پارێزگای سلێمانی ئەمان دانیشتوی ژمارەیە گوندن کە لەو گوندانەیە زەویان هەیە کە نزیکی 6 بۆ 7 گوندن ئەمان وەک باز دەکرێت کە زەویەکان دابەش دەکرێت بە سەر فەرمانبەراندا بۆیە هاتوون بەردەم بینەی پارێزگای سلێمانی داوای ئەوواکەن یا دەستگای زەویەکانیان نەکرێت یاخود ئەگە خەربوو دەکرێنەوە خەرەبوویەکی باش و شایستە بکرێنەوە.